50 ڕۆژە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانگی 12 ساڵی پاری دواخستووە. جگە لەوەی کە دیارە ئێستا حکوومەت بەگشتی سێ مانگێک لە دواوەیە، بەڵام ئێستا لەو سێ مانگەش دیارە 50 ڕۆژی تر تەخیر بووە. موچەی فەرمانبەرانی نەداوە جگە لە وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ نەبێت کە ئەویش بە دڵنیاییەوە لەم دۆخی ئێستا کاری بەو دوو وەزارەتە هەیە کە دیارە هەردووشیان لە ڕوبەڕووی لە تیمەکانن کە لە پێشەوەی سەنگەری ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان. بەڵام بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان پێدانی موچەی دواخستووە بۆ ماوەی 50 ڕۆژ؟ ئایا هۆکارەکەی تەنها گرنگیدانە بە ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یاخۆت ڕەنگە هیچ داهاتی و سەرچاوەیەک یا ئەسڵەن بودجە بۆ دابینکردنی موچە نهاتی بێت لە بەغداوە؟ هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و هەروەها بۆچی پەرلەمانی کوردستان لەم دۆخەیە بێدەنگی نواندووە و خەڵکیش لە لایەکی دیکەوە کەرنتینەن لەبەر پارێزگاری خۆیان و کەسوکار و خۆشەویستانیان لە ماڵەوە نایەنە دەرەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە هەولێرەوە میوانداری بەڕێز ڕووپاک ئەحمەد ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانمان کردووە. ڕووپاکان زۆر سپاس بەو دەرفەتە. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان موچەخۆرانی دابین ناکات؟ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس، دەستان خۆش بێ بەوەم دەرفەتە. دیارە بەشێک لە وەزارەتەکان 50 ڕۆژ تێپەڕیوە بە سەروادەی خۆیان کە موچە وەربگرن، بەڵام موچەیان تا ئێستا وەرنەگرتووە. بەشێک لە وەزارەتەکان 45 ڕۆژ، بەشێکیان 100 ڕۆژ. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە ساڵی 2014ەوە هەتاوەکو ئێستا هەر بارودۆخێکی لە ناکاو نەخوازراوە بێتە پێشەوە. یەکەم شت کە دەستی بۆ با موچەی فەرمانبەرانە. ئێمە دەپرسین حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی لە بارودۆخی نالەبار و لە ناکاو هیچ پلانێکی نییە؟ ئێمە ئەو پرسیارانەمان بەر لەوەی ئەم ڤایرۆسی کۆڕۆناژ بێتە پێش ئێمە ئەو پرسیارانەمان کردووە بە جۆرێک لە جۆرەکان کە دەبێ احتیاتێک هەبێ بۆ هەر بارودۆخێکی لە ناکەوە. ئەمەش چۆن ئێمە پێشتر من وەکو خۆم داوای ئەوم کردووە کە چەند جارێک پرۆژە بودجە بۆ نایەتە پەرلەمان. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە بودجەی نییە؟ ساڵانە پرۆژە بودجە بێنێتە پەرلەمان. لەناو پرۆژە بودجە بەشێک تەرخان دەکرێت، بودجەی هەموو حکوومەتێک وایە بەشێک تەرخان دەکرێت بۆ ئەو بارودۆخە لە ناکاوی کە دێتە پێشیان بارودۆخێکی لە نالەبار، جا هەر لە هەبوونی ڤایرۆسێکە کە یاخود ڤایرۆسێک ڕوو لە کۆمەڵگەمان دەکات یاخود ڕوودانی لافاوە بوومەلەرزەیە، دەبێت بەشە بودجەیەک هەبێت بۆ ئەو بارودۆخە لە ناکاوە بۆ حکوومەت نەچێ دەست بە قوتی خەڵکو و هەروە موچەی فەرمانبەران. دەبینین لە هەموو وڵاتان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا حکوومەتەکان لە هەموو وڵاتان بودجەی تەرخانکراویان هەبوو، بودجەیان تەرخان کردو. حکوومەتی هەرێمی کوردستان دێ بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو بارودۆخە بێتەوە دێ دەست بۆ قوتی خەڵک دەباکە. ئەمە جێگای قبوڵ نییە بەڕاستی. پەرلەمان بۆ بێدەنگە. ئێمەش پێمان سەیرە چەند جارێک داوامان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کردووە کە دەبێ کۆبوونەوەیەک ببەسترێ بۆ ئەمە بەستە نابێ ئێمە کە نوێنەری خەڵچین ئاوا بێدەنگ بین دەستەوەسان دانیشتین سەیری حکوومەت بکەین کە ئایا حکوومەت چی دەکاوە چی ناکە. چەند جارێک داوامان کردو بەڵام بەداخەوە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەدەم داواکاری ئێمەوە نەهاتووە. بۆیە ئێمە شۆڕشی خۆمان کە شۆڕشی پەرلەمانیەوە چاودێریکردنی حکوومەتە و لێ پێچینەوەی لە حکوومەت هێناومانەتە سەر سۆشیال میدیا و ڕاگەیاندنەکان بۆی ڕاستەخۆ حکوومەت ئەو خواست و داواکاریانی خەڵک لە دەمی پەرلەمانتارانەوە ببیستێ و هەر دوێنێ 28 پەرلەمانتار ئێمە یاداشتێکمان ئاراستەی حکوومەت کرد کە نابێ بە هیچ جۆرێک بە هیچ پاساوێک موچەی فەرمانبەران دوا بکەوێت. دەبێت موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا بکرێت کە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئێوە فشارەکانتان زیاتر زەق کردوتەوە. بۆچی سۆشیال میدیا؟ ئێوە پەرلەمانتارن، بۆچی بە عملی ناچنە ناو وەزارەتەکانەوە بە تایبەت وەزارەتی دارایی بۆ وەزیر ناهێنە ناو پەرلەمانەوە لێپێچینەوەی لەگەڵا بکەن؟ هۆکارەکەی چییە کە موچە دوا کەوتووە بانگێشتی پەرلەمانی بکەن؟ بۆچی لە ڕێگەی سۆشیال میدیا و پەرلەمانتارە بێ بابەتەکان بوروژێنێت؟ بەداخەوە کە هەندێک ڕاستی هەیە لێرە دەیخەمەڕ و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەدەم داواکاری پەرلەمانتارانەوە نایە. پەرلەمانی ڕاگرتووە، داوامی پەرلەمان نەماوە و هەروەها ڕێکارەکانی لێ پێچینەوە بە دووادا چون کە لە پەرلەمانەوە دەکرێ و باواژووی دەستەی سەرۆکایەتی دەکرێ و هەند پرسیارکردنە باواژووی سکرتێرە و هەروەها نووسرا و ئاراستەکردنە باواژووی جێگری سکرتێرە و هەندێک لە ڕێکارەکان باواژووی سەرۆکی پەرلەمانە. ئەوان نایەن دەوام ناکەن و ئەوان هیچ تەواجودێکیان نییە.
ئێمە لە ڕێوانەوە دەبێت داوا بکەین بۆیە ئێمە ئێستا گەشتونی ئەو قەنەعەتێک کە لە سەروان ڕانەوەستین ئێمە نوێنەری خەڵکیین ڕاستە و خۆمان ڕێکارەکان بگرینە بەر ئێمە دوێنێ 28 پەرلەمانتار داوامان لە حکوومەت کردووە کە حکوومەت لە کاتی خۆیدا موچە بدە دەبینین حکوومەت هەر لە سەرەتای ڕاگەیاندنی کابینەکەی و کارنامەی کابینەکەی لە پەرلەمانی کوردستان بەڵێنی ئەوەیدا کە 30 ڕۆژدارێک موچە بدە بەڵام ئێستا و 50 ڕۆژە موچەی پێ نەدراوە هەموو مانگێک ئەوە دووبارە دەبێتەوە زۆر باشە ڕووپاخان ببوورە ڤایرۆسی کۆڕۆنا و هەبوونی ئەو ڤایرۆسەنی ئێستا لە کۆمەڵگا من دەمەوێت بزانم ئەگەر ئێستا ئەم چەند پەرلەمانتاری کە داوای کۆبوونەوەی پەرلەمانە یاخود کۆبوونەوەی نەئاسایی پەرلەمانە دەکەن ڕێکارەکانی بەستنی کۆبوونەوەیەکی نەئاسایی لەم دۆخەدا چۆنچۆنیەوە تا چەند واژۆی پێویستە بۆی کە پەرلەمان کۆبوونەوەی نەئاسایی خۆی ساز بکات. بەڵێ ئێمە وەکو پەرلەمانتاران جیا لەو 28 پەرلەمانتارش پێشتریش داوامان کردووە لە دەستەی سەرۆکایەتی کە دەبێت دەستەی سەرۆکایەتی بێت کۆبوونەوە ببەستین ئێمە نوێنەری خەڵکی نابێ بە هۆکاری ئەوەی کە کەرەنتینە بین و پابەندی ڕێنماییەکان بین ئێمە کارەکانی خۆمان نەکەین ئێمە موسسەی سەر بەخۆین حکوومەت موسسەی سەر بەخۆی ڕێکارەکانی تایبەتە بەخۆی و ئێمەش پەرلەمان موسسەی سەر بەخۆیە دەبێت ئێمە بەرنامە و کاری خۆمان هەبێ جیا لە هی حکوومەت بۆیە ناکرێت ئێمە لە ماڵەوە دانیشین دەستەوەسان بزانین کە ئایا و ببینین کە ئایا حکوومەت چ لەو خەڵکە دەکا کە ئێمە نوێنەری خەڵچین بێدەنگ بین بۆیە با بینە دەرەوە و ئێمە لە پێشەوەی سەنگەری ڕوبەڕوون بوونەوەی کۆڕۆنا بین بە چاودێریکردنی حکوومەت بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و هەروە ئەو حیزبانی کە بەشدارن لە حکوومەت ڕێخۆشکەر نینە بۆ ئەنجامدانی کۆبوونەوە و هەروەها بۆ لێپێچینەوە لە حکوومەت بەڵام ئێمە خۆشببختانە ئێمە نەوەستاوین من وەکو خۆم نەوەستاوم ڕۆژانە چاودێری کاروبارەکانی حکوومەتم کردووە چاودێری بازارم کردووە و کۆبوونەوەی نەئاسایی چی پێویستە بۆی کە ساز بکرێت لە دەرچوونی کۆبوونەوەی نائاسایی داوای پەرلەمانتارانی پێویستە کە ڕێژەی یاسایی پەرلەمانتاران پێم وایە دەرچوە لە ڕێژەی یاسایی تەواو بووە کە داوای کۆبوونەوەی یاسایی کۆبوونەوەی پەرلەمانیان کردووە فراکسیۆنە جیاوازەکان داوایان کردووە جیا لەوە پەرلەمانتاران لە فراکسیۆنەکانی بەشدار لە حکوومەتیش داوایان کردووە ڕێژەی یاسایی تێپەڕاندووە بەڵام بەداخۆ دەستەی سەرۆکایەتی بەدەم داواکاری پەرلەمانتاران کەواتە چه جیاوازیەک هەیە لە نێوان داخستنی خولی پێشووی پەرلەمان و ئێستا کە هەمووتانیان کەرەنتینە کردووە لە ماڵەوە وەڵی پێم خۆشە ئەوە ڕاست بکەینەوە من کەرەنتینە نیم وەکو خۆم و بە دوواداچوونم بۆ کاروبارەکانی حکوومەت کردووە و بەردەوام ڕۆژانە من لە ڕێی تەلەفۆن بێ لە ڕێی میدیا بێ لە ڕێی بەدواداچوون بێ من کاروبارەکانی خۆم کردووە و لەو قۆناغەدا کە دەبینین حکوومەت تەنها بڕیار دەردەکا و ڕێنمایی دەردەکا ئێمە ئەرکمان ئەوەیە کە بەدواداچوون بۆ چۆنیەتی بڕیار و ڕێنماییەکانی حکوومەت بکەین کە ئایا چەندی لە بەرژەوەندی هاوڵاتیانەوە چەندی لە دژی بەرژەوەندی هاوڵاتیانە من وەکو خۆم کەرەنتینە نیم و داژ نەنیشتوم ڕاستە وەکو پابەندی بە ڕێنماییەکان بۆ خۆپارێزی من خۆپارێزیم کردووە بەڵام ئەرچی خۆم بەجێگەیاندووە زۆر باشە هەر پەرلەمانتارێک کە دەستەی سەرۆکاتیش بەدەم داواکاری نیە دەبێ خۆی بە دوواداچوون بکات دەبێ خۆی بە ئەرچی خۆی هەستێ و ئەگەر هەندێک ڕێکاریش لێت بگرنەوە نەهێڵن پێی هەستی بەڵام ڕێکاری تر هەیە تۆ دەتوانی خەڵکیان بکەوە کە بێ داوای حەقی مافێکی سەرەتایی خۆی بکە کە پێدانی موچەیە ئێستا موچەخۆران چاوەڕێ ئەوەن حکوومەت لوتف بنوێنێ لە ڕێگەی وەزارەتەکانەوە ڕای بگێنێ کە سبەی یان دوو سبەی یان هەفتەیەکی تر یان چەند ڕۆژێکی تر موچەی وەزارەتە دابی نەکرێ ئەمانەیە بزانین بەڕێزت وەکو پەرلەمانتار قاسەی وەزارەتی دارایی پارێتیایە بۆی موچەی موچەخۆران بدات یاخود خاڵیە من نامەوێت ترس و دڵە ڕاهوچێ بخەمە دڵی پەرلەمانتاران بەڵام ئەو بە پێوە زانیاریانی کە ئێمە هەمانە وەزارەتی دارایی
پێم وایە وەکو باست کرد قاسەکەی بای ئەوەندەی تێدانیە کە موچەی فەرمانبەران بدە چونکە ئەو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بۆ موچە خۆران پشت بە چەند سەرچاوەیەک دەبەستێ سەرچاوی داهاتی ناوخۆ کە ئێستا لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا کە مەرزەکان لەوانێ بەشێکیان جموجۆڵە بازرگانیەکان یان وەستا بێ داهاتی ناوخۆ کەمی کردووە هەروە نرخی نەوت دابەزیوە بە 6 نرخی نەوت دابەزیوە ئێستا پێم وایە ڕۆژانە دەگۆڕێ بەڵام بەپێی نرخی ستاندارد بە 27 دلارە لە بازاڕەکانی جیهان و هەرێمی کوردستان بە 10 دلار کەمتری دەفرۆشێ لە وڵاتەکان و لە بازاڕی نەوتی جیهانی بۆیە نرخی نەوت کە دابەزیوە داهاتی ناوخۆ و داهاتی نەوت کەمی کردووە و هەروەها وەزعی دارایی حکوومەتی عێراقیش خراپ بووە بۆیە بەشە بودجە ئێستا لە بەشە بودجە هەرێمی کوردستان لە عێراق نەگەیشتووە و واش پێشبینی دەکرێت کە حکوومەتی عێراقی دا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە ئەو بەشە نەوتەی کە ئیلزام کراوە بیدا کە چەند ساڵێکە نایدا بیدا اینجا ئەویش بەشە بودجە بنێرێت چکە وەزعی دارایی حکوومەتی عێراقیش خراپە بەڵام خۆی حکوومەت هەرێمی کوردستان دەبوو پێشتر پێشبینی ئەو بارودۆخانی بکردبایە هەروە ڕێککەوتبایە لەگەڵ بەغدا چونکە دەبینین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەک بارودۆخی لە ناکاو کە بارودۆخێک کە بەسەر هەموو جیهان داهاتوە ناتوانێت ڕوبەڕووی بێتەوە یەکەم شت کە دەیەوێت دەستی بۆ برێم موچەی فەرمانبەرانە من دەمەوێت لێرەوە بیڵم کە ئیمڕۆژ ئەم مانگەش موچە دابین بکرێ بۆ مانگێکی تر هەمان مەترسی بە زیادترەوە هەیە و بۆ مانگەکانی داهاتوش چکە دەبین ئێستا لە مانگی موچەی مانجی 12 ساڵی 2019 تا ئێستا نەهاتوە دابەش نەکراوە ئێستا دەبین لە مانجی نیسان داین لە مانجی نیسانی ساڵی 2020 ئەمە چ حکوومەتێک و چ حکومڕانیەکە زۆر باشە ڕووباخان بە هەموو کەسێک ناکرێت پێم وایە هەر کەسێک بیوێ حکومڕانی لەو جۆرە بکات دەتوانێت زۆر باشە من بەشێک لە پەیامێکی سەرۆکی حکوومەتم ئامادە کردووە دەمەوێت ئێمەش و جەنابیشت و بینەرانیش بینەری ئەو کورتە پەیامە بین دوجار پرسیارێکی کورت و پختم هەیە بۆ جەنابەت بزانم وەڵامەکەی چی دەبێت بۆیە پێکەوە دەچینە لای کورتەیەک لە بەشێک لە پەیامی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر پەیوەست بە داهاتە گشتیەکانی حکوومەتەوە پروسەیەکی شەفافمان گرتوتە بەر بە تایبەت لە بواری داهاتی سامانە سروشتیەکان بە شێوەیەکی بەردەوام داتا و زانیاریەکانمان خستوتە ڕوو ئێستا گشت هاوڵاتیان دەتوانن بزانن کە داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکانمان چەندە و لە چ بوارێکدا خەرج دەکرێت. ڕووباخان بێگومان گوێبیستی ئەو بەشەی وتەکەی سەرۆکی حکوومەت بوویت ئەمێ بپرسم ئایا داهات شەفافە لە هەرێمی کوردستان بەشی دووەمی پرسیارەکەم ئێستا ئێمە وەکو ڕۆژنامەنووس ئاگادار نین داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان چ بگات بە هاوڵاتی چگات بە هاوڵاتی ئەمەوێ بزانم تۆ وەکو پەرلەمانتار کە ئەبێ بێگومان ئاگاداری داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بیت بەڕێزت ئاگاداری داهاتی هەرێمی کوردستان چەنە؟ بەداخەوە نەک من پێم وایە 111 پەرلەمانتار بەدەستی سەرۆکایەتیشەوە تا ئێستا ئاگاداری داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان نین چکە داهات شەفاف نییە کە شەفاف نەبێ چۆن ئێمە ئاگادار دەبین ئێمە کە باس لەوە دەکەین پرۆژە بودجە بێتە پەرلەمان ئایا هۆکارەکەی چێ بۆ نهاتوتە پەرلەمان لەبەرەوەی داهات شەفاف نییە داهاتی هەرێمی کوردستان بەشی زۆری لە دەست هەردوو حیزبی دەسەڵاتە و هەروە بۆ خۆیان مەسوولەکانیان دەیبەن و دەیخۆن و بێ ئەوەی بگەڕێتەوە ناو وەزارەتی دارایی و هەروەها داهاتی کۆمپانیا نەفتیەکانیش کە ئێمە زۆر قسەمان لەسەری کردووە بەشێکی زۆر کەمی دێتەوە ناو وەزارەتی دارایی ئەوەی تر بۆ قەرزی کۆمپانیەکان دەڕوا بۆ کۆمپانیەکانی سکوێریتی دەڕوا بۆ خەرجی دەڕوا اینجا بەشێکی زۆریشی بۆ مەسوولە دەستڕۆیشتوەکانی حیزبەکان دەڕوا پێم سەیرە سەرۆکی حکوومەتی هەرێم لەوەها پەیامێک دەڵێ هاوڵاتیان دەبێت ئاگادار بن نەک هاوڵاتیان موسسەی پەرلەمان ئاگادار نییە کە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان چەندە زۆر باشە ڕووباخان ئەوەیە پرۆژە بودجە نانێرنە پەرلەمان و دەبینین ئێستا بەو وەزع و بارودۆخەدا تێدەپەڕین زۆر باش ئێستا هاوڵاتیان یا بەتایبەتی ماوەستایان ئەگەر لە ڕابردوودا بە هۆکاری دواکەوتنی موچەکانیان تووڕێی خۆیان لەسەر شەقامەکان دەربڕی بێت ئەمڕۆ هەمووی لە ماڵەوەی و لە ترسی ئەم کۆرۆنایی کە ڕەنگە بەشێکیشی حکوومەت و ئیسیفادەی لێ بکات هەمووی لە ماڵەوە و ناوێرن بێنە دەرەوە بەڵام ڕێگە چارە چییە بۆی کە لە زووترین کاتدا موچە خۆران دابین بکرێت چونکە خەڵک لە دۆخێکی خراپی داراییدا ژیان بەسەر دەبن
بەڵێ من تەواو لەگەڵ ئەو قسەیەمە کە خەڵکێکی زۆر گوتوێتی بۆ بە کۆڕۆنا بمرم بۆ بە کۆڕۆنا نەمرم لە بەرچی لە برسا بمرم خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە موچەخۆرە موچەی پێنادرێ ئەوەی کە موچەخۆر نییە کاری نییە ئەوەی کە کرێکارە ڕۆژانە ئەوەی پەیدای دەکا هەر ئەو ڕۆژە دەیخوا بۆ ڕۆژی دواتر هیچ داهاتێکی نییە کە پێی بژی بۆیە پێم وایە ئەگەر حکوومەت هەروە بڕوا و پلان و بەرنامەی نەبێ بۆ باشترکردنی گوزەرانی خەڵک پێم وایە دەتەقێتەوە و هەر ڕۆژێک 2 ڕۆژ 10 ڕۆژ 15 ڕۆژ تەحملی ئەو وەزع دەکات تەحمل ناکاو لە برسا دێتە دەرەوە و دێتە سەر شەقامەکان بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بیرێک لە بارودۆخی دۆخ و گوزەرانی خەڵک بکاتەوە من چەند ڕاستیەکەم خستۆتە ڕوو یاخود چەند زانیاریە کە حکوومەتانی دنیا و وڵاتان چۆن ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە بوونەوە بۆ بارودۆخ و گوزەرانی خەڵک چیان کردووە دەبێنین لە حکوومەتی تورکیا و هەروەها سەرۆک کۆمار چەند بڕیارێکی دەرکرد بۆ نمونەیەکێک لەوانە لە 3 مانگی باج و ڕسوماتی هەموو خەڵکی تورکیا خۆش بوو جگە لە خاوەنکارەکانیش واروەها لە ئەمریکا کە بڕیارێک دەرکراوە ئەوانەی لە کەرتی حکومینین لە کەرتی تایبەت چکە بەشی زۆریان لە کەرتی تایبەت کار دەکەن بۆ ماوەی 1 مانگ موچەیەکیان پێ بدرێ و لە ماڵەوە بمێنەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕێنمایی دەردەکات لە ماڵەوە بمێنەوە برسی ببە هیچت نەبێ بیخۆی تەنها لە ماڵەوە بمێنەوە بۆ ئەوەی خۆی پارێزراو بێ واروە بۆ ئەوەی عیبەکانی خۆی داپۆشە کە موچەی نییە پارەی نییە موچەی پێ بدا کە ڤایرۆسی کۆڕۆناژ نەبوو بە حکوومەتی هەرێمی کوردستان پارەی نەبوو موچە بدا خۆ هەر ئەو مانگە نییە کە کێشەی موچەمان مانجی ڕابردوژەکە خەڵک بیری بێت 45 ڕۆژ بوو موچە نەدرا بوو دوای 45 ڕۆژ ئینجا موچە درا وهەروەها بۆ مانگەکانی داهاتوش خۆگەر خوای گەورە ئینشاڵڵا یارمەتی دەربێ ڤایرۆسی کۆڕۆنا لە ناو دەچێ و مانگەکانی داهاتوو دەبینین کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چییە من بەدڵنیاییەوە دەڵێم کە بارودۆخی موچە هەر بەو جۆرە دەبێ وە چونکە حکوومەت بەرنامەی نییە بۆ ڕوبەڕووبوونەوە کە بەرنامەی نەبێ هەر بەو جۆرە دەبێ وە هیچ ئاسۆیەکی ڕوون نییە بۆ پێدانی موچە زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو ڕووپاک ئەحمەد پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان و نامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لاولێرەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاری